پێشنیازە یاسای مافوەرکی نەخۆش کە ئێستا لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت. تا ئێستا خوێندنەوەی تەواو بۆ 6 مادە کراوە کە کۆی گشتی پرۆژە پێشنیازەکە لە 14 مادە پێک هاتووە. یەکەکە لە ئامانجەکانی بەرزکردنەوەی ئاستی وشیاری نەخۆش هەتا مافی خۆی بزانی بەوتەی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان بێت. دەرکردنی ئەم یاسایە خزمەتێکی باش بە نەخۆشان و مافەکانیان دەکات. ئیتر نەخۆشان دەپارێزرێن لە دەرمانی بەسەرچوو لە کاتی پشتگوێخستنیان نەخۆش مافی دەبێت. سکاڵا لە بەرامبەر کەمتەرخەمیەکانی نەخۆشخانەکە تۆمار بکات. ئەمە دەمانەوێت بە نەخۆشی برین ئەتوو لۆت هەیە سکاڵای کێ ئەگەرگلی یەکت هەبوو بەڵام دەبی فەرق جیاوازی بکات لە بینی دووشتی لۆ نمونە هەڵەی تەندروستی هەیە کە ڕەنگە بەهۆی کەمتەرخەمیەکەوە دروست بووی وەکو هەڵەکی تەکنیکی بی یان هەڵەکی تاقیگەیی بی یان هەڵەکی کارمەندەکی تەندروستی یان پزیشکی بی ئەو لەوەیان لۆی هەیە سکاڵای بکە بەڵام ئەوی دیکە کە مزاعفاتی جانبیە کە ئەمە پێش ئەوەی کە دەرمانەکی بدەینە نەخۆشەکەی پێی دەرین لۆ نمونە دەرین احتیمال هەیە حەساسی پێ بگری ڕازی ئەو دەرمانەی وەرگریتەوە کە ئیدەکا دەرەبەرێ ئەمن ڕازیمە بە نسبەی حەساسیەکەی لۆ نمونە چەندە ئەگەر 105 بی کە تووشی حەساسیەکەی بوو ئەوە هەڵەی کەسی تێدا نییە. هەرچەندە پرۆژە پێشنیازەکە بە شێوەیەکی باش نووسراوە بەڵام لە هیچ کام لە مادەکانی ئاماژەی بە سزا نەکردووە. هەر بۆیە ئەندامێکی لیژنەی یاسای پەرلەمانی کوردستان دەڵێت گرنگترین مادە کە پێویستە بۆی زیاد بکرێت سزاکانیەتی. بەداخەوە لە راپۆرتەکە سزاکانی تێدا نەبوو. ئێمە لە پەرلەمانی کوردستان ژمارەیەک پەرلەمانتار پێشنیاری ئەومان کرد کە دەبێت سزایەکانیشی تێدا بێ چونکە ئەوەی کە هەڵەی کردووە ناکرێتەوە هەر هەڵەکە دەستنیشانکەی بێ ئەوەی سزای تێدا بێ. بۆیە لە ڕووی یاساییەوە لە لیژنەی یاسایی ئێمە سزایەکان دادەڕێژینەوە بۆ خوێندنەوەی سێم لە راپۆرتێکەدا دەیهێنە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان. یەکێک لە مادەکان مشتومڕی زۆری لێکەوتەوە لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان. ئەویش مادەی حوتەمی پێشنیازە یاساکەیە کە باز لە لەباربردنی منداڵ دەکات لە کاتێکدا ئەگەر منداڵەکە زیانی بۆ دایکی هەبێت. بۆ ئەندامێکی لیژنەی تەندروستی دەڵێت پێویستە هەر یەکە لە لیژنەکانی یاسایی و ئەوقاف و مافی مرۆڤ و ئافرەتان راپۆرتی خۆیان لەسەر مادەیە بنووسن. ئەم جەلسەیە بۆ هەڵگیرا بۆ دانیشتنی داهاتوو بۆ یکە لێژنەی مافی مرۆڤ و لێژنەی ئافرەتان و لێژنەی یاسایی و لێژنەی ئەوقاف کاروباری ئاین لێژنەی تەندروستی بگەنە ئیتفاقێک لەسەر مادەی حوت کە بەڕاستی مشتومڕی زۆری هەڵگرت چونکە بەڕاستی ئەم یاسایە بوعدێکی کۆمەڵایەتی دینی یاسایی هەیە پێویستە بە شێوەیەک ئامادە بکرێت کە هەموو لایەک بکەوێتە سوودی ئەم یاسایەوە. بە گوێرەی ڕاگەندراوێکی پەرلەمانی کوردستانیش بێت مەبەست لە دەرچوونی ئەم پێشنیازە یاسایە پاراستنی مافی نەخۆش و دیاریکردنی یەرکەکانیەتی لە پێناو فراهەمکردنی پێویستە تەندروستیەکانی جەستەیی و عەقڵ و دەرونی تاک و کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان. بەڵام وەکو هەمیشە ئەوەی گرینگە جێبەجێکردنی یاساکەیە دوای دەرچوونی نەک وەکو چەندین یاسای دیکە کاری پێ نەکرێت یا بەنیوە چڵی جێبەجێ بکرێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پێام هەولێر.